مەریەم کێ بۆ ئەوکاری سوتاندنی ڕوخساری ئەم کیژۆڵەیە جوانە بە درەندەترین شێوە. ئەگەر کچێک بە کوڕی ڕازی نەبێ دەبێ کوڕەکە ئاوای بەسەر بێنێ لە چ کاتێک و لە چ شوێنێک ئەم کوڕە ئەم کارە بەدڕەوشتەی ئەنجام داوە. ئایا دادگا چ جۆرە سزایەک بەرامبەر ئەو کەسانە دەدا کەم کارە نامرۆڤیانە و بەدڕەوشتانە ئەنجام دەدان؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بینێتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. مەریەم ئەو خاتونە شۆخ و شەنگەی کە پۆلی یەکە لە پێماگە هونەرە جوانەکانی بەغدا وە دە تەمەنی لاویەتی ودایە وهروەها. مەریەم ئەو خاتونەیە کە ناوی ڕاستەقینێ مەریەم ڕووکابیە لە ئێسادا تەمەنی 16 ساڵە. ئەو باسی ڕووداوەکە کە دەکاتن و کە چۆن بیری دەکەوێتەوە کە ئەو کارە ساتە دڵتەزێنەی بەسەر هاتووە. ئەو قسانێک ئەمە دەیخوێنین و لە زاری خۆی دەرچووە. مەریەم دەڵێ من نووسە بووم کاتێ هاتووە ماڵمان ئەو کوڕەیە ئاگام لە هیچ شتێک نەبوو و ئەوەندەم هەست کرد. شتێک هەموو گیانم دەسووتێنێ. کاتێک کەستامەوە لە ژوورەکەم ڕام کردە دەرەوە بەرەو هۆڵەکە هەستم کرد شتێک هەموو گیانم دەسووتێنێت و کاتێک لە ژوورەکەم دەهاتمە دەرەوە بینیم کەسێک لە ماڵی ئێمە دەردەچوو و پشتم بینی. هەوڵمدا هاوار بکەم نەمتوانی و هاوار بکەم و کاتێک کە دەنگم دەرچوو کوڕەکەش ڕای کردە دەرەوە بەبێەوەی ئاوەڕداتەوە و دەڵێتن هیوادارم وەکو پێشترم لێ بێتەوە بۆ ئەوەی بەردەوام بم لە ژیانمەوە خوێندنم تەواو بکەمەوە. چەندین هیوام هەیە هێشتا بەدی نەهاتووە. وەروها ئەو ڕووداوە لە ڕێکەوتی 10/12/2021 ڕوویداوە. ئەو کەسێ ڕوخساری مەریەمی سوتاندووە دەڵێن بە تیزاب پێشتر خۆشی ویستووە و دووجار ئەو کوڕە دووجار چۆتە خوازبێنی بەڵام کچەکە بە هیچ شێوەیەک ڕازی نەبووە و توێتی من منداڵم هێشتا ماومە بۆ شوور. وەروەها ئەو کوڕی دووجار ڕەت کردوتەوە خۆشەویستەکەشی ڕەت کردوتەوە و ئەو کوڕێش هەز دەکا ڕۆژێکیان ئەو ماڵەیە دەستنە دەرەوە و شەوەکەی ناگەڕێنەوە ماڵەوە. ئەو کچێش بە تەنها لە ماڵەوە دەبێتن. وەروەها ئەو هەڵێ هەڵقۆستۆتەوە. وەروە چۆتە ماڵی ئەو کچێ و ئەو کچێ بەتەنیا لە ماڵەوە خۆتووە. مریەم کە بە تەنها لە ماڵەوە بووە ئەویش ڕاستەخۆ چۆتە ماڵەوە چۆتە ژوورەکە مریەمەوە تیزابەکەی پێدا کردووە. مریەم بازەوە دەکا من خۆت بووم کاتێ ئێستامەوە هەستم دەکرد شتێک لەشم دەموچاوم دەستێنێتنم. وەروە لەو کاتێشدا شێوەوەی دەموچا و ڕوخساری شێواوە. وەروەها بەپێ راپۆرتی پزیشکی بێتن لە سەتا هەشتای ڕوخساری مەریەم شێواوە. ماڵباتەکەشی دەڵێن پزیشکەکان پێیان دەڵێن لە دەرەوەی عێراق و لە نەخۆشخانە پێشکەوتووەکان چارەسەر دەکرێت و خەرجی چارەسەرکەشی نزیکەی $200,000 دەبێتن. دایکی مەریەم بە قوڕگێکی پڕ گریانەوە باس لە جوانی شۆخ و شەنجی کچەکەی دەکا کە پێش ڕووداوەکە ڕووی داوە. وە دایکی مەریەم دەڵێتن ئێستا مریەم دڵخۆشە دەڵێدایە ڕوخسارم چاک دەبێتەوە. پێشتر دەمگوت چۆن ڕوبەڕووی ژیان بمەوە نازانم چی پێ بڵێم کاتێ خۆی ئەگەر زیبکەیەک لە ڕوخساری هاتبە مشەوەش دەبووە زوو چارەسەری زیبکەکەی دەکرد ئەو کاتەی کە چۆن نەخۆشخانە. دایکی مریەم دەڵێتن چی بکەم کاتێک بەهۆش خۆی دێتەوە لە نەخۆشخانە و ڕوخساری بەم شێوەیە دەبینێت. نەمدەهێشت مۆبایل بەکاربهێنێتن و لە شوێنی خۆی هەستێتەوە لە نەخۆشخانە بۆ ئەوەی ڕوخساری خۆی نەبینێتن و هەموو ڕێکایەکەم بەکارهێنا و دەترسام ڕوخساری خۆی ببینێت. دواتر ڕۆژێک پێی گوتم دایە خۆمم بینەوە ئیتر ڕێگریم لێ مەکە لە سێریکردنی خۆم و دەزانم شێوە ڕوخسارم چی لێ هاتەوە بێ ئەمەل نەبوومە لە ژیانەوە هەوڵ دەدەین ڕێگا چارەیەک ببینێ بۆی بگەڕێمەوە. بارودۆخی پێشتر و وەروە خەون و ئاواتی زۆرە. وەروە بکەری ڕووداوەکە تەمەنی تەنها 19 ساڵە و ئۆڵۆها دەستگیر کراوە. دادگا بڕیاری داوە پەراوی تەواوی لێو کۆڵینەوە ڕادستی
تیمێکی لۆکیلنەوە لە بەغدا بکات و واروها ئەفسەرێک ڕاست پێدراوە بۆ ئەوەی بەڵگە لەسەر تاوانبارەکە کۆ بکاتەوە بڕیار بدەن لە پەرلەمانی عێراق و واروها لە دادگای عێراق ئەو جۆرە تاوانە چی بەسەر دێتن و واروها ئەم کار و چالاکیانەی گەنجان لە ئێستادا لە باشووری عێراق زیادی کردووە هیواداری لە نێو گەنجان ئەو کار و کردەوەی نەمێنێتن و واروها هەر کەسێکیش ئەو کارە بەدڕەوشت و نابەجیانە دەکا هیواداری بە زووترین کات بەرەو یاسا ببێتەوە و ئەنجامی ئەو کار و کردەوانە دەست بەجێ سزا بدرێتن و بەتونترین ڕێگا واروها پێویستە ئەو کەسانە لە کۆمەڵگا دوور بکرێن و لەبەرەوەی ئەوانە نەخۆشن و هیوادارین هەموو دایکان و باوکان ئاگایان لە منداڵەکانیان بێتن وە هەموو کاتێک لە ماڵەوە منداڵەکانیان بەجێ نێڵن و هیوادارین ئەو کەسەی کە تۆی نەوێتن و تۆش ئەوت نەوێتن و دیارە لەو کاتە ئەو شتەیە ڕوویداوە کوڕەکە لێ بوتە نەخۆشیەک بۆچی ئەو کچە منی ناوێتن و وەروەها بە بیرێکی زۆر بەرتەسک بیری کردوتەوە وای زانی و ئەگەر ئەم کچێ نەبێتن ژیان کۆتایی دێتن بەڵام ئەوە ناکا خۆشەویستی ئەگەر کەسێکی خۆش بێتن بە هیچ شێوازێک دڵی نایەتن بۆ شێوازە دڕندانە کەسی بەرامبەری ئازار بداتن واو کوڕەیە تەنها خۆی لەو کچە قورتان نەکردووە بەڵکو بگرە ئەویش بە هەمان شێوێ ئەم کچێ زۆر بە خراپتر ژیانی دەگۆڕدرێتن و تەواوی ژیانی بەڵکو بگرە لە زیندانەکان بەڕێ دەکاتن و یاخۆت ئەمری سێدارەدانی بەسەر دەسەپێندرێ لە بەرەوەی ئەو کچە ناسک و ناسکۆڵەیە وا بۆ شێوازە ژیانی تێکداوە هیوادارین هەموو خەڵکانی بەرپرس یارمەتی ئەو خەڵتونەیە بدەن بۆ ئەوەی بتوانێ ژیانی بەرەو پێشووتر بڕواتن و وەروها بگەڕێتەوە سەر بارودۆخی ئاسایی خۆی و پێشتر چۆن ژیانی بەڕێ دەکرد و هیوادارین لە نەشتەرگەریەکەی ئەندامێکی باشی هەبێتن و بۆ شێوازە دەربکەوێتەوە کە پێشووتر خۆی بەدڵ بووە هیوادارین هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بێتن گەر پێت خۆشە لەم جۆرە بابەتانە زوو زۆر بڵاو بکەینەوە بۆمان لە کۆمنت بنووسن و وەروها لایک و شێریش بکەن زۆر سوپاس بۆ سێنکردنەوەی ڤیدیۆکەمانەوە پێتان خۆشە ئەم زارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتیەک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک کۆمنت شێریشتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن کاتی ئەوەی خۆشەویست دوای ئەوەی کە سەبسکرایب دەکەن و زەنگۆڵەکەدا دەگرن ڕاستەوخۆ هەواڵەکانی کەناڵی کلیلی میدیا بەنامە بۆ ئێوە یاخود بە نۆتیفیکشن دێتن وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆی ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانە و بابەتی زۆر جیاوازتر لەوێ ببینن هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.